منیسی بۆ خەڵک نەکردووە بەخوا نە چاکە بۆ کەس کڕیەوە نە کەسم تەعین کردووە و نە پارەم داواتە خەڵکو نە عەرزم تەوزیع کردووە کە خەڵک بنی خۆشحالێ لە چاکەی خۆیەتی بەڕاستی. باشە شتێک پرسیارە لە لای من بۆ لای خەڵکی سلێمانی ئەمە نەخۆشەویستی تۆ نیو ساتە چاوەڕێ کە دانیشم لێرە قسێکە لەگەڵا بکەم قوربانی بەم لە گەوری خۆیانە نەخۆ من هیچ هێمن موکریانی لە پێشەشی تاریک و ڕوونا دەڵێ من ئەدەبم بۆ حەزی خۆم کردووە هیچ منەتێک لەسەر میلەتی خۆم ناکەم بەڕاستی و قسەش بۆ منیش ڕاستە ینی منیسی بۆ خەڵک نەکردووە بەخوا نە چاکە بۆ کەس کڕیەوە نە کەسم تەعین کردووە و نە پارەم داواتە خەڵکو نە عەرزم تەوزیع کردووە کە خەڵک بنی خۆشحالێ لە چاکەی خۆیەتی بەڕاستی. جمهوری هەولێر زیاترە سلێمانی تەسەوڕ دەکەم هەرچەندە من فەرق ناکەم لە بینی هەولێر و سلێمانی فەرق ناوە خۆی کە کامیان زیاتر بەرهەمەکانە خوێندنەوە کتێبەکانە کڕن پڕۆشترینە کتێبەکە و لە شارەکەیە کامیان لە هەولێر بەپێی قسەی هیم بێ ئەو دارن نەشرە بێ یان ئەو دەستگایە بێ کە کتێبەکانم چاپەکە لە هەولێر بەس بە شێوەیەکی کەم زۆر لە ڕاپەڕین زۆرە لە گەرمیان زۆرە تەبعاً لە سلێمانیش هەیە بەڵام بەگشتی بڕی فرۆشتنی کتێبەکانم لە هەولێر زیاترە.